أخرج الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. 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 الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة
أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. أشهد أن لا إله السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.
يا أيها المؤمنون إنكم شكوتم جدب دياركم نوێژی بارانەی کرد ڕووی کردە مسلمانان و فەرمووی شەکەوتم جەدبە دیاریکم ئێوە سکاڵای ئەوەتانە کە باران نابارێت وشکە ساڵیە وەت باران لە کاتی خۆی تاخیر بووە دەی منیش پێتان بڵێم کە پەروەردگارتان وعدی پێداون کە داوای لێ بکەن وەڵامتان بداتەوە بۆیە دەی بپاڕێنەوە و بە دڵێکی خاشعەوە داوای لێ بکەن خوای پەروەردگار وەڵامتان دەداتەوە. بەڵام پێش دوعاکردن بەڕێزەکانم پێویستە مسلمانی عاقڵ هەر کێشەیەک و هەر ناڕەحەتیەک و هەر بەڵایەک و هەر موسیبەتێک دێت لە هۆکارەکەی بکۆڵێتەوە. هۆکاری باران نەبارین چییە؟ هۆکاری وشکە ساڵی چییە؟ هۆکاری قات و قڕی و گرانی لە وڵاتدا چییە؟ هۆکاری زوڵم و ستەم و گەندەڵی چییە؟ ئایا نابێ مرۆڤی عاقڵ بکۆڵێتەوە؟ نابێ پرسیارکەین بزانین بۆچی ئەو هەموو بەڵا و ناڕەحەتیە ڕوو لە وڵاتی مسلمانان دەکا؟ پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا فەرمووی یا معشەر الأنصار خەمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. ئەی خەڵکی مەدینە پێنج خەسڵەت هەیە، پێنج نەخۆشی هەیە، پێنج گوناه و تاوان هەیە ئەگەر لە ناوتاندا بڵاو بێتەوە ئەوە پەنا بەخوا کۆمەڵێک بەڵاو موسیبەت ڕووتان تێدەکا. یەکێک لەوانە هەر کاتێ لە ناو خەڵکدا وما ظهرت الفاحشة في الناس حتى يعلنوا بها إلا أصابهم الله بالطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم. لەناو هەر قەومێکدا فاحشە بەدڕەوشتی خراپەکاری بڵاو بێتەوە ئیلا خوای گەورە جۆرەها نەخۆشییان بۆ دێنێت کە باوکو و باپیریان هەر نەشی بیستووە. ئەو هەموو نەخۆشیە تازەیی کە لەم سەردەمەی ئێمەدا هەیە. خەڵکی دڵە خەتای بایعیەکەیە، ڕۆنەکە وایە، فڵانە شت وایە، نەخێر گوناه و تاوانی خەڵکە، نەخێر ئەو هەموو بەدڕەوشتیە کە بڵاو بۆتەوە تەنانەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا خەڵکانێکەیە وا دەزانن کە هەر ڕەمەزان نییە، وا دەزانن کە مانگێک نەهاتووە پێویستە زیاتر لە جاران شەرم و حەیا هەبێت، تەقوا و ئیمانداری هەبێت، مانگێک کە شەیطانەکان بەستراونەتەوە کەچی ئەو مرۆڤە پیسانە نەبەستراونەتەوە. دەی ئەوە هۆکاری ئەو هەموو نەخۆشیە لەناو مسلماناندا بڵاو دەبێتەوە. دووەم شت فەرمووی وما نقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤونة وجور السلطان. هەر کاتێ هات و خەڵک لە کێشانە و لە پێوانەیاندا دادپەروەر و عادل نەبوون، لە هەر شتێک لە ژیانی ڕۆژانەدا دێتە پێشت، هەڵسەنگاندن بێ، کڕین بێ، فرۆشتن بێ، مامەڵە بێ، کە بێت و لە خوا نەترسایت و عادل نەبوویت و دادپەروەر نەبوویت ئیلا خوای گەورە سێنە بەڵامان توش دەکا. السنین وشکە ساڵی، دووەمیان شدة المؤونە گرانی، سێهەمیان وەجەوری السوڵتان دەسەڵاتداری زاڵم کە زوڵم لە میلەتەکەیان دەکا خوای گەورە بەسەرتیدا زاڵ دەکا. لەکوێوە هات؟ لەوە هات کە خۆمان زاڵمین، کە خۆمان عەدل نین. ئەوە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وسەلام هەم وشکە ساڵی هەم گرانی و هەم کەسانێکیش کە زوڵم بکەن لە میلەت و دادپەروەر نەبن خوای گەورە زاڵیان دەکا بەسەر خەڵکدا. سێهەم شت فەرمووی وما منعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا. خەڵکی کە هاتو زەکاتی نەدا، زەکاتی ماڵەکانیان نەدا ئیلا خوای پەروەردگاریش بارانیان بۆ نابارێنێ، وەکە لەبەر ئاژەڵەکان نەبوایە خوای گەورە یەک قەترە ئاوی لە ئاسماندا نەدەبەزاند. ئەوەش کە دەیبینی لەبەر بەهائیم و ئاژەڵە خوای پەروەردگار ڕەحمیان پێ دەکا. کەواتە براکانم زۆر بە ئاشکرا دیارە بۆ باران نابارێ خەڵک زەکات نادا، زەکاتی ماڵەکانیان نادەن. لەو مانگی ڕەمەزانی پیرۆزە کە مانگی ئەوەیە ئینسان زیاتر بگەڕێتەوە لای خوا، مانگی ئەوەیە بیر لە قیامەتی بکاتەوە،
بزانێ کە پارە نایخاتە باشتەوە لەو مانگەشدا نەفسی ئەمماڕە بیسوئی ڕێگەی پێنادات کە ماڵەکەی پاک کاتەوە، کە بەشی فەقیر و هەژاری لێ بدات، کە ئاوڕ لە نەدار و بێچارەکان بداتەوە، زەکاتی ماڵی نادات. لەولاشەوە بۆچی بارانمان بۆ نابارێ؟ خوای گەورە بۆت نابارێنێ. بۆیە بەڕێزەکانم، ما زالت نعمة إلا بذنب وما نزلت النعمة إلا بتوبة. هرچی نعمتك لدستي ددين بهوي تاوان ويا هرچی نعمتك. إن العبد ليحرم الرزق بالذنب يصيبه. إنسان رزقي شي لدست دشي خواي قولا ليلا ددات بهوي تاوانك وبديكي كواتا أول تاوانا هۆکاری ئەوەیە کە خوای پەروەردگار بارانمان بۆ نەبارێنێ، هۆکاری ئەوەیە کە خوای پەروەردگار گرانیمان توشکە، ناڕەحەتیمان بەسەر دێنێ. نەخۆشی ئێمە نەخۆشی گوناهی، بۆ چارەسەری ئێمە تەوبە و گەڕانەوەی بۆ لای پەروەردگار. بۆیە پەروەردگارمان دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ظهر الفساد، فسادی مەبەستی خراپەکاری بەدڕەوشتی نییە، فسادی یعنی نقصانی لە هەموو شتێکدا. باران نابارێ، ڕزق کەم بووە، هەرزانی نەما و گرانی دێ، دادپەروەری نەما و زوو مستەم دێ، برایەتی نەما و تەفرەقە دێ. ئەو هەموو فەسادی لەکوێوە هات؟ بیما کەسەبەت ئەیدی الناس، بەهۆی کەسبی دەستی خەڵکە، بەهۆی تاوانی خەڵک و دووریانە لە خوای پەروەردگار. کەواتە چارەسەری ئێمە دوای ئەوەی کە زانیمان بۆچی وشکە ساڵی و گرانی و زوڵم و ستەم و هەموو ئەو نەخۆشیانەمان بۆ دێ و بەڵایەمان بۆ دێ کە زانیمان تاوانی خۆمانە. أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم. هەمووی لە نەفسی خۆتانەوەیە. کەواتە با بەخۆماندا بگەڕینەوە، با تەوبە بکەین و بگەڕینەوە لای پەروەردگارمان. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. دەژێڕنەوە موسى عليه الصلاة والسلام ڕۆژێکیان لەگەڵ مسلمانان چۆ دەرەوە بۆ نوێژە باران، دوعای کرد و خوای گەورە بارانی نەباراند. بەلایەوە سەیر بوو، ئەی پەروەردگار وعدی نەداوە کە لێی بپاڕێنەوە وەڵاممان بداتەوە. پەروەردگار فەرمووی ئەی موسى، یەک نەفەر هەیە لەناو قەومەکەتدا تاوانبارە، زۆر تاوانی گەورە دەکات، تا وەکو تەوبە نەکا بارانتان بۆ نابارێت. ئینجا کابرا خوای گەورە فەضحی نەکرد، خوای گەورە سەتری کرد، دەزانێت کە دوعا دەکرێت و وەڵام نییە. موسى فەرمووی ئەی خەڵکینە، با بە خۆمانە بچینەوە، چێ لە ئێمە هەیە لەسەر تاوانێک بێت، نیەتی نییە تا ئێستا ژوازی لێ بێنێ، با تەوبە بکە، با هەر یەکە لە شوێنی خۆی تەوبە بکە، بەڵێن بە خوای پەروەردگار بدەین یا رب العالمین ناگەڕێنەوە سەر ئەو تاوانە. ئەی پەروەردگار، هەر لە نوێژەکە تەواو بووین زەکاتی ماڵەکانمان دەدەین، ئەی پەروەردگار داوای لێبوردنت لێ دەکەین و عەفومان کە. ئەو کەسە تاوانبارەی ناو قەومەکە کە ئەوەی بینی فەرمووی یا رب العالمین، چەند ساڵە من تاوان دەکەم سەترت کردوم، یا رب العالمین ئێستا فەضحم نەکەیت، خوای گەن تەوبە بێ، بەڵێن بێ پەشیمان بوومەوە بۆ لای تۆ، جاریشتر ناگەڕێمەوە سەری. نوێژە بارانیان کردەوە و خوای گەورە بارانی ڕەحمەتی بۆ ناردن. کەواتە هەر یەکێک لە ئێمە واللهی باران نەبارێ من وا دەزانم لەوانەیە بەهۆی تاوانی منەوە بێ. هەر یەکێک لە ئێمە باوادا بنێ براکەم ئێمە تاوانبارین، واللهی کەم تەرخەمین، واللهی کەسی تر هەبا لە شوێنی من نوێژە بارانەی کرد با سوێن بەخوا ڕوون نەبوو من نوێژە بارانە بکەم و دوعا بکەم، خۆم بە کەم تەرخەم دەزانم، بەڵام چی بکەم کەس نەیکرد و داوام لە چەند مامۆستایەکیش کرد. بۆیە براکانم بەشکو لە ئێوەدا کەسێک هەبێت پاک بێت، دوعای قبول بێت، ڕاست بێت، دڵسۆز بێت لەگەڵ دینەکەی و لەگەڵ خوای پەروەردگار. خوای گەورە لە ئێمەش ببورێت، خوای گەورە ڕەحم بە ئێمەش بکە، نیەتمان خاڵس کە، کار و کردەوەمان ڕاست و دروست کە، و عەفومان کە و دوعامان قبول کە. هەر یەکێک لە ئێمە با لە خوای گەورە بپاڕێتەوە، داوەرە خوای گەورە بکەین لە گوناهەکانمان ببورێ و عەفومان کە و بارانمان بۆ ببارێنێ. کاتێک کە داوا کرا بۆچی باران نابارێ، بۆچی خوای گەورە مناڵمان ناداتێ، بۆچی خوای پەروەردگار هەرزانیمان بۆ ناگەڕێنێتەوە، پێغەمبەر نوح پێیان دەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا، فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. اللهم أغثنا يا رب، اللهم أغثنا، اللهم أغثنا، اللهم أغثنا.
اللهم أسقنا غيثا مغيثا مريعا مريئا نافعا غير ضار عاجلا غير آجل. اللهم أحي بلدك الميت، اللهم أحي بلدك الميت، اللهم أدر الضرع، اللهم وأنبت الزرع، اللهم وأحي عبادك. اللهم إنا نستغيث بك، اللهم أنت الغني ونحن الفقراء، لا حول لنا ولا قوة إلا بك. اللهم إنا نسألك بأسمائك الحسنى وصفاتك العلى أن تغيثنا. اللهم أغثنا، اللهم أغثنا غيثا نافعا غير ضار، نافعا غير ضار، نافعا غير ضار، عاجلا غير آجل، عاجلا غير آجل. اللهم إنا نعترف بذنوبنا، اللهم نقر لك بذنوبنا ونستغفرك ونتوب إليك. اللهم تب علينا، اللهم أغثنا، اللهم أغثنا. هركس أخوي دعاءك أبلا كانت بإذن خواجونا. براکانم پەروەردگار هەر کاتێک بارانی لێگرتینەوە دیارە لێمان تۆڵەیە، کەواتە کێشەکە هەر لەوە دانی باران نابارێ، کێشەکە لەوە گەورەتر ئەوەی خوای پەروەردگار لێت تۆڵەیە. ئەوەی کە بەلامانەوە گرنگتر و گەورەتر بێت پەروەردگار لە خۆمان ڕازی بکەینەوە و
بگەڕێنەوە بۆ لای بۆی بەو شێوازە نەمەگەڕێنێتەوە لای خۆی با بە حاڵەتێک بگەڕێنەوە لای پەروەردگارمان کە لێمان ڕازی بێت ئەوش بەچی دەبێت بە تەوبەکردن تەوبەیەکی نەسوح و هەڵسان بەکاری باش و بەردەوام داوای لێبوردنکردن لە خوای پەروەردگار یا رب العالمین بۆ خاتری ناو جوانەکانت وصفاتە بەرزەکانت ڕەحممان پێ بکەیت لە تاوانمان ببووری عەفومان کەیت يا أكرم الأكرمين لمن راضي بيت اللهم زدنا ولا تنقصنا وأكرمنا ولا تهنا وأعطنا ولا تحرمنا وآثرنا ولا تؤثر علينا وأرضنا وارض عنا يا رب العالمين اللهم أغثنا يا مغيث اللهم يا حي يا قيوم برحمتك نستغيث فلا تكلنا إلى أنفسنا طرفة عين وأصلح لنا شأننا كله لا إله إلا أنت آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله.